بسم الله الرحمن الرحیم. بینەرانی ئازیز، سڵاو و ڕێزی تایبەتمان هەیە لە خزمەتی تەکتەکی ئێوەی ئازیز. بینەرانی بەڕێز، ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەمان بینی لە تەواوی فەزایەکانی مەجازی وەکو فەیسبوک و ئینستاگرام و هەروەها کەناڵەکانی کە پیاوێکی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات لە شاری سنە بەشدار بووە لە کێبەرکیەکانی قورئانی لە ئیمارات، و هەروەها ئەم پیاوە بەڕێزە لەم کۆڕەیە کە بەشدار بووە، لەم کێبەرکیە کە بەشدار بووە، توانویەتی پلەی یەکەم بێنێت لە بینی 450 کەستا و لە بینی چەند وڵاتی کەیە. و ئێمە شەر بۆنەوە بڕیارماندا کە بگەینە خزمەتی ئەم پیاوە و چۆنیەتی ئیستیقباڵ و چۆنیەتی کێبەرکیەکە لەگەڵ ئەم پیاوە لە زمانی خۆیەوە بیبیسین. و ئەو پیاوەش کەسێ نییە جز کاک ئەمینی ئەسەدی کە لە شاری سنەیە. سڵاو و ڕێزمانێ لە خزمەتتا کاک ئەمینیان، زیاتر خۆتان بناسێنن و لە خزمەتی بینەرانە چۆنیەتی بەرنامەکە و چۆنیەتی بەشداربوون لەو کێبەرکیە ئەگەر بیفەرمونون سپاستانەکەین. من محەممەد ئەمین ئەسەدیم، دانیشتووی شاری سنەی کوردستانی ئێران، تەمەنم 45 ساڵە. خوای گەورە لوتفی فەرمووە کە ماوەی 30 ساڵ ئەبێ کە لەگەڵ قورئان و تلاوەتی قورئان و علومی قورئانی لە شاری سنە بۆ تەدریس و بۆ کار و فعالیەتی قورئانی لە شاری سنە. ئەم ساڵ خوای گەورە تەوفیقی دام کە لە ڕەمەزانە لە مسابقەیەک و کێبەرکەیەکە شرکەتم کرد، بەشدار بووم بەناو مسابقاتی تحبیر للقورآن الكريم. تحبیر للقورآن الكريم لە وڵاتی ئیماراتە هەموو ساڵی ڕەمەزان بەڕێوە دەچێ و لە ماوەی ئەوەڵی ڕەمەزان تا 15 ڕەمەزان بەشداربووان لە تەواوی عالەمە، لە تەواوی دنیا بەشداری دەکەن بە شێوەی ئینتەرنەتی لە تەریقی واتساپ و ئینستاگرام و تویت و فەیسبوک و یوتیوب و ئەوانە، یعنی لە عامە لە فەزای مەجازیە هەمووی بەشدار ئەبێ ئەوەی کە پێخۆش بێت و بە خۆی بەتەوانە بزانێ لە ئەم کێبەرکیانە شرکەت دەکا. ئەم ساڵ دەورەی پەنجەمی بوو کە مسابقات بەرگوزار ئەبوو بەڕێوە دەچوو. ساڵی ئەوەڵ و دووەمیش من بەشداریم کرد، لە ساڵی دووەمیە کە بەشداریم کرد مسابقات ئەو کاتە هێشتا خۆی بە جوانی نەگرت بوو، هەموو کەسیان پێکەوە ڕقابەت دەدا، پیا و ژن و جوان و منداڵ و هەمووی بە یەکەوە حسابیانە کرد و ئەمانە زۆر پوختەیش نەبووە مسابقاتەکە. ئەم لەو ساڵە کێبەرکێ شرکەتم کرد بووم بە سێهەم. ئەم ساڵ خواگیان لوتفی فەرموو بە فەزڵی خۆی شرکەتم کرد، هەرچی ساڵان ئەڕوات بەشداربووانی زیاد دەبێت، یعنی بەهۆی ئەوەی کە ئەم گوشیانە و مۆبایلانە ئیمکاناتی زۆرتریان هەیە و مردم قەدیمیەکان دەفرۆشن و نوێی دەکەنەوە، لە فەزای مەجازیە زۆرتر وارد دەبن و بەشداربووان ئیمساڵ لە مەجموعە بە تەواوی ژن و پیا و کچ و کوڕ و منداڵ و گەورە بوون بە 1850 و یا بیشتر، کە لە بەشی پیاوانی خارجیە چۆن ئیمارات خۆی بە جیاواز بۆ خۆی دایئەنێ، چۆن سایر وڵاتان لە بەشی قراءەتە زۆر قەویترن لە ئیماراتوانە، ئەیانەوێ بۆ ئیماراتیەکان جیا بکەنەوە کە یەک دو ساڵێکە جیایان کردوێتەوە و ئیماراتیەکان خۆیان بۆ خۆیان حسێبەکردن و لە ناو خۆیان کێبەرکیان هەیە، ئەوان لە ناو خۆیان کێبەرکیان هەیەوە بەشداربوونیشیان زۆر نییە. بەڵام بەشداربوونی غەیری ئیماراتی کە ئەوێتە ئەو وڵاتانی تر لە دنیا، وا ئەزانم لە 850 نەفەر کە بە ئیستیلاح جنسیاتی زوکور بوون، پیاوانی بوون کە خارجی بوون، قسمەتی ژنان کەنە، لە 850 نەفەر بیشتر بوون، زیاتر بوون، و لە 61 وڵاتەوە بەشداریمان هەبوو لەم مثاڵە لە دۆرەی پەنجمە. 61 وڵات بەشداری کردبوو
وڵاتانی قەویش لە مسابقاتە وە کێبەرکیانە بەشداریان وەکو مسر وەکو پاکستان وەکو فیلیپین وەکو ئەندونیزیا وەکو مالیزیا وەکو ئەو وڵاتانەی کە ساحی و قەرائەت و سەبک و عێراق و ئەوانن ئیسلاح لە عێراق و شرکەتکردنەمان بوو بەشدارمان بوو لە زۆر لە وڵاتانە بوون کە بە فەزلی خوای گەورە ئەم مسابقاتێک عەرزم کرد بە سورەتی ئینتەرنێتی بەرگوزار ئەبێت و لە 1-2-3 مەرحەلا بەرگوزار ئەبێت جاری ئەوەڵی کە تەسجیل و سەبتناو دەکەیت لە مسابقانە ئەڵێن کە هەر لەو کاتا کە سەبتناو ئەەکەیت و تەسجیلی ئەەکەی ناو وڵات و تەمەن و ڕقمی موبایل و جەواڵ و ئەمانە دابەزێنی لەسەر سایتەکەیانە بۆ ناونووسی کلیپێکی تەسویری 1 دقیقەیان ئەوێت لە قەرائەتی خۆت هەر ئەو ساڵ خوێندوێت و بینیری بۆیان کە بە وزوحی ببێت تەسویرەکەیش ئەم کلیپە 1 دقیقەیە دەڕوات داوەران و لەجنەتە تەحکیم بە قەولی خۆیان داوەری دەکەن و زۆرێکی ئەکەوێت توانای ئەوەی نەبێ کە بڕێتە مەرحەلەیەکی تر زۆرێکی ئەکەوێت لە مەرحەلەی بعدا کلیپێکی 3 دقیقەیان ئەبێت ئەوانەی کەوا ئەڕنە مەراحلی بعدی ئەبێت 3 دقیقە تلاوت بکەن تلاوەتی چاک ئەو تلاوەتەی کە خۆیان پیان خۆش بێت نەغەماتی زۆری تیا بێت تەجوید بە باشترین شێوە ئیجرا بکرێت و وەقف ابتدایش مشکلەی نەبێت یعنی ئەو شوێنەی کە خۆی انتخابیەکە تەرەف خۆی هەر کوێنێکی پێخۆشە ئەو 3 دقیقەی دەڕوا دوارە داوەری دەکرێت و امتیاز ئەدرێت و لێرە ئیتر 5 نەفەر جیاوازەکەنەوە 5 نەفەر لە هەمووی ئەوانەی کە بەشدار بوون 5 کەسیان ئەمێنێتەوە لەم 5 کەسە لە جارێکی تر پەیوەندی ئەگرن کە قەرائەت بنێرن و یا هەر ئەو قەرائەتە گەر خۆیان بە دڵیانە هەر ئەوە دابنەوە بۆ مەرحەلەی فیناڵ خواگیان لوتفی فەرموو کە لە مەرحەلەی فیناڵی جا من بووم بە جوز و 3 نەفەری ئەوەڵ و دیتر لەم کاتا ئەڵێن کە گوزەرنامەکە تەسویری بنێرە و هۆیەکە تەسویری بنێرە و بڵێ کە مەتار الدووەلی ئێوە لەکوێیە کە ظاهرەن بۆ بلیت و تەسکێرەوەوانە بگرن بۆ ڕۆیشتن بۆ ئیمارات بۆ خەڵات و ئەوانە کە منم کاریان کردو لە 19 فیناڵمدا تەحویڵ و تلاوەتەکە و لە 22 ڕەمەزانە پەیوەندیان گرت کە کاکە جەناب تەسکێرەت بۆ گراوە و گیراوە و بە حکمیەوەی کە من تەسویرم ناردبوو تەسکریان بۆ گرتم و تایرەی خودی ئیماراتیان بۆمان گرت و چوین بۆ دوبەی لەوەیش بۆ ئەبوزەبی کە مەحفیلەکەیان ڕۆژی 1 هەفتە پێش لە ڕەمەزان هەمیشە بەرگزار پێش جێژنی ڕەمەزان دای ئەن و پێش جێژنی ڕەمەزان 1 هەفتە بەلەوە کە ئەو مەحفیلەدا ئەن و احتیفالە گەورەدا ئەن و بۆ خەڵاتدان بۆ ئەوانەی کە پیرۆز بوون لەو مسابقاتە ئێمەش کە ڕۆیشتین بۆ خوای گەورە لوتفی فەرموو و لەو احتیفالە شرکتمان کرد و ئەو احتیفالە وەزیری کشوەر یا وەزیری داخلی بە قەوڵی خۆیان کە معاونی نخست وەزیری ئەو وڵاتەیە کە شرکت دەکا و ئەو خەڵاتەکان ئەدات سفرای بەعزێک لە کشوەرەکان تریش تەشریفیان هێنا بوو وەکو مەغریب و ئەلجەزایر و ئەوانە ئێمە دانیشتین لەوێ و کە ئیعلامیان فەرموو من بە یەکەم دەرچووم لەوێ لە وڵاتانی مەسەن وەکو مسر شرکتیان کردبوو بەشداریان کردبوو فیلیپین ئەندونیزیا و حتا لە ئێرانی خۆمانیژە و 11 کەس بەشدار بوون کە من نیان مناسی چون بەشداربوونەکە ئینتەرنێتیە من نەمەزانی کێ شرکەتی کردووە کێ بەشداری کردو بەڵام لە ئینستاگرامە نمونەیەک لە تیلاوەتەکان دائەنن چون زۆرە 1800 نەفەر هەر زۆرە گەر بێن لە ساڵێکە دای بنن هەمووی بەڵام تێن 200 دانە 100 دانە 150 دانە بەستگی هەست بە ساڵ و ئەوانە دای ئەنن ئەوانێکە لە کێبەرکیا شرکت دەکەن میسری دائەنن ئێرانی دائەنن پاکستانی ئەفغانستانی عراقی سووری فیلیپینی ئەندونیزیای مالیزیای هەموو کەسێک کە شرکتەکە نمونەیەک لە قەرائەتەکەی لەوێ دائەنن لە ئینستاگرام موجودە شکر بۆ خوای گەورە کە خوایگیان لوتفی فەرموو لەو کێبەرکیانە من بووم بە ئەوڵ و خەڵاتەکەی خۆم لە دەستی وەزیری داخلی کە بە معاون و نخست وەزیر من وەرم گرت بووم بە یەکەم ئەمە هەمووی فەزلی خوایە و دوایە ئەوەیژە من منەتەکەی لە خوای گەورە دەزانم و ئەو ملەتەی بەڕێزم ملەتی کوردەواری بەعام کە هەموویان لە ئەوەی کە ئێمە لە شوێنێک دەبین بە بەرەندە و لە کێبەرکێکا شرکت دەکەین و مسابقە ئەدەین و خەڵات وەرەگرین و ڕوتبە دێنین هی من نییە هی ئەو ملەتەیە چون من لەو ملەتە جیاواز نیم هەرچیکیژم هەیە هین ئەو ملەتە بەڕێزمەسا ملەتی کورد زۆر ملەتێکی بەشەرەف و گەورەن
و هەر لێرە من دوعای خێرەکەم کە خواگیان ملەتەکەم بپارێزێ لە بەڵا ملەتەکەم خۆشکات بۆ ئەوەی کە برایانی ترم لە قاریانی کورد لەم دێو یا لەو دێو لە هەر کوێنێکە کورد هەیە ئەگەر قاری قورئانە یا هەر هونەرێکی تری هەیە بە پشتوانەی ئەم ملەتە بە فەزڵی خوای گەورە لە ئەوڵ جارە بە فەزڵی خوای گەورە و دومیش بە پشتوانەی ئەم ملەتە بەڕێزەم بتوانن پلەکانی یەکەم لە تواو دنیا بەدەست بێنن لە قورئانە بێت لە هونەرا بێت لە وەرزشا بێت لە پاڵەوانی و قارەمانیا بێت لە هەر شوێنێکا بێت و لە هەر ڕشتەی هونەریکا بێت من لەخوا داوا ئەکەم ناوی کوردستان لە هەموو شوێنێکا بەرزەوە ببێتەوە من ئەمساڵ کە بەشداریم کرد وەکو کوردێک لە جمهوری ئیسلامی ئێرانە و بەشداریم کرد کە بووم بەوەی کە ناوی جمهوری ئیسلامی ئێران و ناوی کوردستانی بەڕێزم لەوێ بانگ بکەن بە ناوی بەرجل و بەرگی کوردیە و وەمە زۆر جێگەی شانازیە بۆ ملەتەکەم کە ئینشاءڵڵا لەخوا داوا ئەکەم ئەمە ئاخرجار نەبێت و هەمیشە لە هەموو ساڵێکە لە هەموو مەیدانێکە لە هەموو کێبەرکێکە لە تەواوی عالەمە وەختێک بەرگزار دەبێت لە هەر ڕشتێکی هونەریدا ئینشاءڵڵا خوا بیکات بە فەزڵ و کەرەمی خۆی لە کوردستانی ئازیزمانە و بەشدارمان بوێت و بتوانین پلەکانی یەکەم بەدەست بێنین ئێمەش سابتی کەین بە دنیا لە هەموو بوارێکە لە هەموو هونەرێکە ئێمەش قسەمان هەست بووتن ئێمەش دەتوانین بێژین ئێمەش هەین ئێمەش مسلمانین و ئێمەش مسلمانی کوردین و ئێمەش ساحێ ڕەئین و ئێمەش ئەتوانین پلە بەدەست بێنین ئەگەر مەجالمان ببێت ئەتوانین پلە بەدەست بێنین پلەکانی باشی لە سەطحی دنیا بەدەست بێنینەوە کە دۆستان و برایان لە هونەرانی ترە لە پاڵەوانیە لە قارەمانیە لە وەرزشتا هەموو جارێک کەسبیان کردووە من لەخوا داوا ئەکەم ئەمە نەبڕاوە بێت و هەمیشە ببێت و ئەمانە ئەبێ بە باعیسی شانازی بۆ کوردەواری ئێمە بۆ ملەتەکەی ئێمە لەخوا داوا ئەکەم ئینشاءڵڵا خوا ئەم ملەتەمان بۆ خۆشکات کوردەواری خۆشکات لە بەڵای ئاسمان و زەوی ئینشاءڵڵا بیپارێزێت لە ڕاستیدا ئەو کاتێک کە بۆ خەڵاتەکە چووم لە تەسویرەکەی جا مشەخەسە کە ئەو وەزیری داخلیە کە لەگەڵم قسەی کرد دیکە جنابت لە کوردستانی ئێران و تەشریفت هێناوە کوردستانی ئێران قەڕیەیە پێوا بوو مەسەڵەن سنە یا کوردستان قەڕیەیە کە من کوتم نەوەڵا بەڵکو کوردستانی ئێران محافظەیە و محافظەیەکیجی کەبیرەیە کە عدد نفوسیژی بە 2 ملیۆن نەفەر ئەگەیە هەر ئەو محافظەوە قسم لە مەوردی کوردانی دنیا و کرد کە بەشێکمان لە ئێرانین و بەشێکمان لە سووریا و بەشێکمان لە تورکیا و بەشێکمان لە عراقین وهرە هەمومان پێکەوە کوردین و هەمومان بە 40 ملیۆن نەفەر ئەگەین و شاید بیشتریش ئەمەی پێ خۆش بوو مەطلبی کە خۆی فەرمووی ئەمە بوو من پێم وا بوو کە ئەم مسابقاتە ڕەسەد ناکە فقط بۆ جایزە و خەڵات دێ ئەوش فەرمووی کە من دەنگی جنابتم بیستووە زۆرم پێ خۆش بووە زۆر لە عەرەبەکان چاکتر تلاوەتت کردووە من ئەمەم پێ خۆش بوو کە ئەو پێ خۆش بوو کە ئێمە بەنوانێکی کورد ئەتوانین قورئانی چاک بخوێنین حتا جۆرێک بێکە لە ئەوانەی کە عەرەبن زۆر بتوانین باشتر بیخوێنین ئەمە جێگەی شانازی الحەمدولیلا و ئەوانیش ئەو بەڕێبەرانی مسابقەکەش کێبەرکیەکەیش هەر هەموویان بەڕاستی استقبالێکی زۆر باشیان لە من کرد هەر ئەوەژیان فەرموو کە ئەمە 5 ساڵ ئێمە کێبەرکێ بەرگزارەکەین و بەڕێوەی دەبین قاریک ئاوا قەوی و بتوانێت کە لە 3 دقیقە نەغەمات هەمووی بخوێنێت و بە چاکی بیخوێنێت و مشکلەی تەجویدی وهای نەبێت ئەڵبەتە عەرزم کرد ئەمە هەمووی فەزڵی خوایە فەزڵی خوا بوو کە من توانیم قرائەتێکی باش بکەم ناخۆ قرائەت وهات و نەهاتە بعضی جار ئینسان ئەتوانێت باش بخوێنێت بعضی جاریش 3 مانگ 4 مانگ ناتوانێت قرائەتێکی چاک بکات ئەمە حەنجەرەیە و تاری سەوتیە و نەخۆشینەوەمانە بەڵام ئەو کاتەکە من قرائەتەکەم بۆ ناردن قرائەتێکی چاک بوو ئەوانیش لوتفیان فەرمووکتیان قرائەتێکی زۆر چاک بووە و ئێمە پێمان خۆش بووە و دوعای بەخێریان زۆر بۆمان کرد و وتیان ئێمە ئێرانمان خۆشەوێت و کوردمان خۆشەوێت و پێمان خۆشە کە ئەوە قاری کورد ببینین و هەمیشە لەم مسابقاتە بەشداریکە و من هەلێرێژە و تەوسیەمەوەیە بە دۆسانم بە قاریانی کورد چە لەم دێوە چە لەو دێوی وڵاتەوە تەوسیەمەوەیە من برای بچووکی هەمویانم من کەسێکم لەوان و کەمتریژم شاید لەوان خواهشیان لێکم تەوسیان لێکم کە حتمما لەم مسابقاتە لەم کێبەرکیانە شرکت بکەن بەشداری بکەن ئیسە تەریقی ئینترنێتە زۆر ڕەحەتە تۆ لە ماڵی خۆت تلاوەت ئەەکەی ئەینیری بۆیان ئینشاڵڵا کە بەرەندە ببن ئەمە عەرزم کرد ئاخرجار نەبێ دۆسانی من لە شاری سنە زۆر قاری چاکمان هەیە جوان قاری جوانی چاکمان هەیە قاریمان هەیە دۆسی چاکمان هەیە کە توانێت قرائەتی باش بکات لەو دێویژە هەر برایانی ئەو دێ من لە خزمەتیان بووم
لە مزگەوتانی سلێمانی و هەولێرەوانە حاجیاوە ڕانیەوانە لە خزمەتیانە بووبووم لە حەڵەبجا بووبووم لە خزمەتیانە قاری زۆر چاکمان هەیە لەو وڵاتی ئەو دێوە لە کوردستانی خۆشەویستی ئەو دێوە قاری چاکمان هەیە لە شارەکانە من داوایان لێ یەکەم ڕەمەزانی داهاتوو کە دێتەوە ئینشاڵڵا خوا عمرمان بدات کە بتوانین ڕەمەزان ببینین و بیگرین و عیبادەتی تێدا بکەین بەڵام ئەمەش ئەتوانی عیبادەت بێت ناسینی ئێمە بەعنوانی مسلمانی کورد لە سەطحی دنیا ئەتوانی عیبادەتێکی باش بێ لای خوای گەورە ئینشاءڵڵا خوا حسیبی بکا بۆمان بەشداری بکەن بەڵکو ئینشاءڵڵا ڕوتبە بێنن و من مطمئنم یعنی سقم بەوەی هەیە اطمینانم بەوەی هەیە کە ئەمان ئەم دۆسانەم چ لەم دێ و چ لەو دێ و ئەگەر بەشداری بکەن ڕوتبە دێنن و ڕوتبەی چاکیش دێنن هەر ئەوڵ دێننەوە چۆن من هێناومە من وەکو شاگردی ئەوانم وەکو برای بچووکی ئەوانم ئەوانیش دەتوانن ئەم ڕوتبانە بێن و ببن بەمای شانازی بۆ مسلمانەکان لە وڵاتی خۆمانە ئێمە هەر نەفسی شرکت لە مسابقاتەکە عەرزەکەم زۆر چاکە ئێمە ئەبێ ثابتکەن بڕوانن لەم کێوەرکیانە بعضی لە وڵاتان زۆر بەشدار بوویان زۆر بوو مەسەڵەن پاکستان نزیک بە 250 کەس شرکەتی کردبوو هەر خودی پاکستان مالێزیام نسبەت بە عەرزەکەم جەمعیەت و ئەوانەی ژیان 150 کەس شرکەتیان کردبوو وڵاتی مسر بانتر لە 60 کەس شرکەتی کردبوو ئێران 11 کەس شرکەتی کردبوو من وا ئەزانم هەر ئەوەی کە بەشدار بووین و بخوێنین و دەنگ ئێمە ببیسن بەعنوان مسلمانێکی کورد ئەمە خۆی زۆر چاکە نیشان ئەدەین کە ئێمەش هەین ئێمەش قورئان خوێنمان هەیە قورئان خوێنی چاکمان هەیە ئێمە ئەبێ دامنەی دیدی خۆمان وەسیع بکەینەوە ئەگەر ئێمە هەر ئەومان بوێ کە بژین بڵێن بەڵێ لە شاری خۆمانە لە مزگەوتی خۆمانە قورئانێکی خوێنین و خوای گەورە حسێبی ئەکات و تەواو ئەمە جەنبەیەکی لە قەزیەکەیە جەنبەیەکی تر ئەبێ دنیا بزانێ ئێمەش هەین ئێمە لەم دنیا ژیان دەکەین تەنیا لە کوردستان نین چۆن لە دنیا ژیان دەکەین ئەبێ خزمەتیشمان بە دنیا ببێت و دنیاش بمان ناسێت بۆ ئەبێ مەسەڵەن دنیا نەزانێت کە کوردێک وجودی هەست کوردستانی وجودی هەیە ئەگەر ئەو ساڵانەی کە یاخوا هەر بڕوات و نێتەوە کە ئەنفاڵ کرا کوردستان ئەنفاڵ کرا ئەگەر دنیای مەجازی ببوایت ئەگەر ڕسانە ببوایت ئەگەر تەلەڤیزیۆن و شاشە ئەمانە ببوایە لە خزمەتی خەڵکە لە تواوی دنیا ساید سەدام جورئەتی ئەوەی ناکرد کە ئەو خوێن ڕێزیە بکە بۆ ئێمە دنیا نەمان ناسێ با دنیا بزانێ ئێمەش هەین کە زاڵمان نتوانێت لەسەر ئێمە زاڵ ببن ئەگەر دنیا ئێمە بناسێت هەر لە هەر شوێنەوارێکەوە هەیە ئێمە خۆمان بە دنیا معرفی کەین دنیا بزانێت کە کوردستانی وجودی هەیە لە ئێرانە لە تورکیە لە سووریە لە عێراق هەمووی هەیە پس ئەوم عەرزەکرد لە خزمەتانە ئەبێ ئێمە بە مردمی دنیا بڵین کە هەین لە زۆر هونەرانی ترە ئێمە ئەم کارمانە کردووە جێگەی ڕێزی هەیە جێگەی احترامی هەیە مەسەڵەن وەکو گۆرانی وەکو هەڵپەڕکێ ئێمە نیشانمان داوە بە دنیا کە ساحی و سەبکین لە گۆرانیە ساحی و سەبکین لە هەڵپەڕکێدا ساحی و سەبکین لە لیباسە جلوبەرگی زۆر جوان و خاوێن و بێسڵا بەهێز و احتراممان هەیە هەڵپەڕکێکی زۆر بەهێزمان هەیە هەموو دنیا دەزانێت هەڵپەڕکی کوردی زۆر جوانە گۆرانی کوردی و موسیقای کوردی زۆر جوانە لە زۆر لە کاناڵەکانە ئەمە ئەیبین و ئەیبیسن و ڕەسەدی دەکەن ئەبێ بۆ لە قورئانە ڕەسەد نەکرێت بۆ ئێمە لە قورئانە نیشانی نەدەین بەڵێ ئێمەش لە قورئانە سەرکەوتوین قورئانین عالمی دینیمان هەیە لە ڕێزم هەیە بۆ تەواو کاناڵەکان بۆ تەواو کاناڵانی کە لە ئەم دێ و ئەو دێ و بەشداریەکەن لەم کارانە و پەخشی دەکەنەوە و نیشانی وڵاتانی تری ئەدەن هەڵپەڕکێ نیشانەدەن گۆرانی نیشانەدەن موسیقای کوردی موسیقای زۆر بەهێزی کوردی نیشانەدەن بە عالەم بەڵام پێم وایە لەم بەشەیدا فعالیتەکان کەم بێت ئەبێ زیایی بکەن نە ئەوەی کە بین مەسەڵەن بەعنوانی مسلمان یا بەعنوانی قورئان خوێن بەڵکو بەعنوانی بەشێک لە بەرنامەکانی خۆیان دای بنن کە کورد لەم بوارێژە قسەی هەیە بوتن عالمانی زۆرمان بووە لە کوردەواریە کە خزمەتیان بەدین کردو بۆ مردم نەیان ناسن خودی مصر کە ئەزهەری هەیە ساڵهای ساڵە سەدان ساڵە کە خزمەتەکە بە دینی ئیسلام لە میسرە عولەمای زۆری هەیە ئەو خۆی لە کاناڵی تەلەڤیزیۆنی خۆیدا تێ مەشاهیری کورد باس دەکا ئەحمەد شەوقی باس دەکا ئیبن تەیمیە باس دەکا عەبدولباست عەبدولسەمەد باس دەکا بە عنوانی کورد زۆر لەو هونەرمەندانە شاعرانەی کورد باس دەکا ئەبێ بۆ ئێمە لە کاناڵەکانمانە ئەمانە بڵاو نەکەین و بە عنوانی مەشاهیری کورد بۆ مامۆستا ڕەبیعی مەرحوم مامۆستا ڕەبیعی بە عنوانی نەفەری دوومی دنیا لە دنیا لە زۆر ساڵانی پێشودا کە لەگەڵ ئوستاد عەبدوڵباست شرکەتی کە بەشداری کرد لە مسابقەیەکە بۆ باسی نەکەین بۆ باسی نەکەین کە ئێمە لە عولەمامان هەیە ئیسەیش لە
جیهانە قسەیان هەیە بۆ وتن کاکە لە نووسینە لە وتارە باسییان هەیە عسن لە فقها لە اقتصادا وەکو مامۆستا قەرەداغی بەڕێز قسەیان هەیە بۆ وتن بۆ ئێمە ئەبێ هەمووی کاناڵە لە کاناڵی ترا بیبینین کە مسلمانان خەریکی نووسینن خەریکی وتارن خەریکی خەتابن کورد بەڕاستی دەستی هەیە لەمانە و دەستێکی توانای هەیە من داخوازیمەوەیە لە کاناڵی تر کە بەشێک لە بەرنمەکانیان بیسە ماوەیەکی کەمیش بووە دای بنن بۆ معرفی ئەوانەیە کە لە بواری دینیە خەریکن خزمەت ئەەکەن لە بواری قورئانیە خەریکن و خزمەتەکەن بە خەڵکی کورد لەم دی و لەو دیوە لە تەواوی دنیا ئارەزومەوەیە کە ئینشاءڵڵا ئەم دەرخاستەیە من ئەم پیشنیاری منە لە تواو کاناڵەکانە باز بکرێت و وەکو ئەوەی کە ئێمەش مسلمانێکی کوردین دنیا بمان ناسێکە لە چه خزمەتایەک ئەتوانین بکەین بە دین بڕوانن من پێم وایە بانگدانن لە مەککە و مەدینە زۆر سەختە کەسی بتوانێت لە مەککە بتوانێت بانگ بدات زۆر سەختە چۆن ساڵانە ملیۆنەها نەفەر بۆ عومرە و بۆ تەمەتوع ئەڕن بۆ مەککە تەشریفن بۆ مەککە ئەگەر وابێ کە وە قەوڵی خۆیان وابێ کە بێن بانگ بدەن بە هەموو کەس بانگ بەدات لە مزگەوتانە ئەبێ خۆیان بڕن ئەمە قسە یەکێکیان چەند کەسێکیان بۆ لە مزگەوتانە من پێشنیارم داوتم کاکە بڵێن با ئێمەش بانگ بدەین پێشنیارم داکوتم کاکە ئێمەش بە عنوانی مسلمان پێمان خۆش لە مزگەوتانە بانگ بدەین و ئارەزومانە هەر مسلمانێک لە هەر کوێ دنیا ئارەزووی حەجی تەمەتوعی بێ ئارەزووی نوێژ خوێندنی هەیە ئارەزووی ئیمامەتی هەیە ئارەزووی بانگدانی هەیە ئارەزووی هەیە کە قورئان بخوێنێ لەم شارە جوانە و لەم شارە مقدسە ئەوە ئیسرارم لەسەر قەزیەکە کرد کە هێشتیان بانگ بدە بە لیباسی جوانی کوردیە و لە مزگەوتێ سێ تەبەقی لە نزیکی مسجد الحرامە من بانگم بە عنوانی نیمایندەی کوردێک بانگێکی خۆش دەرات الحەمدوللا کە پەخشە بوو هەموو کاناڵەکانیش نیشانی خەڵکیاندا و مردمیش پێیان خۆش بوو کە ئەمە کوردێکە لە مەککە بانگەدات ئەرزی ئەومە کرد کە ئەم کارە بکەین قورئانم خوێن لەو مزگەوتە بە قرائەتە و قورئانم خوێن سوورەی مبارەکەی ئیبراهیم هەم ئەوان پێیان خۆش بوو هەم خۆم پێم خۆش بوو هەم ملەتەکەم پێیان خۆش بوو کە کوردێک ئەوان پێیان خۆش بوو کە کوردێک بەڵێ هەیە کە قورئان بە باشترین شێوە دەخوێنێ بانگ بە باشترین شێوە ئەدات ئەرزم کرد ئەمە ڕێگەی هەیە بین پیشنیار بین کە بتوانین مردم بمان بینن بە عنوان مسلمانێ ئەبێ بۆ کاناڵەکان تر مەسەڵەن نیشان بدەن کە مسلمان هەیە مسلمانی فارسمان هەیە مسلمانی تورکمان هەیە مسلمان کە عەرەبە مسلمان وایە دەی خۆ ئێمەش نیشان بدەن کە مسلمانی کوردمان هەیە کە ساحێ و جلوبەرگی جوانە ساحێ و موسیقای جوانە ساحێ و ئاواز و گۆرانی جوانە خۆ مسلمانیش هەیە بەم پیاوە مسلمانە گۆرانی باشی دەخوێنێ ئەم پیاوە مسلمانە کوردە قورئانی زۆر چاکیش دەخوێنێ ئەم مسلمانە کوردە ئیمامەتی زۆر جوان دەکات ئەم مسلمانە کوردە خەتیبێکی زۆر جوانە نووسەرێکی زۆر جوانە عالمێکی زۆر جوانە ئەمانەی پیشان بدەین بە مردم بڕوانن ئیسا مەسەڵەن زۆرێک لە ئەو مزگەوتانە پەخشی دەکەنەوە کە ئەمە مەسەڵەن فڵان مسلمان ئیمامەتەکە بە لیباسی کوردیەوە زۆر جوانە من زۆر پێشانازیەکەم لە فەزای مەجازیە هەیە بەڵام غێرس فەزای مەجازی ئێمە بڕین سوراغی کاناڵەکانی جو کە ئەمانە نیشانی مردم بدات. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الناس أنتم الفقراء إلى الله والله هو الغني الحميد. إن يشأ يذهبكم ويأتي بخلق جديد وما ذلك على الله بعزيز. ولا تزر
وإن تدع مثقلة إلى حملها لا يحمل منه شيء ولو كان ذا قربى إنما تنذر الذين يخشون ربهم بالغيب وأقاموا الصلاة ومن تزكى فإنما يتزكى لنفسه وإلى الله المصير ولا تزر وازرة وزر أخرى وإن تدع مثقلة إلى حملها لا يحمل منه شيء ولو كان ذا قربى إنما تنذر الذين يخشون ربهم بالغيب وأقاموا الصلاة ومن تزكى فإنما يتزكى لنفسه وإلى الله المصير. بعض الجار هيا إنسان بڵێ هیچ حسێکم نەبوو عجیبە بڵێ حسێکی زۆریشم بوو عجیبە ئینسان نازانێت چی بڵێ لەو کاتە بەڵام وازانم حسەکە بەلەوە هەیە بەلەوە کە ئەڕی خەڵاتەکە وەربگری پێت وایە تۆ هەموو کوردستانی هەموو کوردی لەو کاتە ئینسان لەگەڵ ئەو تەرەفاکە خەڵاتەکە ئەدات وتوێژەکات ئەو توێژە لە حس کەمەکاتەوە چۆن تۆ ئامادە خۆت ئامادەکەی بە زوانێکی تر لەگەڵ ئەوە قسە بکەی ئەمە لە حسەکە تێرێتە خوارە بەڵام لەو کاتا کە ئیعلامی ئەکەن بەعنوان کەسێکی کورد بەرەندە ببوویت لەو ڕێڕووینا کە ئەڕۆیت خەڵاتەکە وەرەگری ئەو قەدەمانە قەدەمانێکی ترن وەکو ئەو ڕێڕووینە نییە کە لە خیابانە ئەڕۆی وەکو ئەو ڕێڕووینی نییە کە ئەبی ئەڕی بۆ کێوێک حتا بۆ وەرزش ئەڕۆی ڕێڕووینێک نییە کە عادی بێت لەو قەدەمانە ئیسە 10 قەدەم بێت 20 قەدەم بێت هەرچیک بێت تەجروبەی چەندین ساڵی هاتیە تێکۆشانی چەند ساڵی هاتیە ئەو قەدەمانێکی هەڵیەگری بۆ پڕی خەڵاتەکە وەربگری زۆر سەختە و قەدەمانەکە هەڵی ئەگریت و زۆریش خۆشە خۆشی لەوەی کە پێت وایە نەتیجەی و بەرهەمی ئەو هەموو ساڵانەت وەرگرتووە ئیسا ئەڕۆی بۆ قەدەمانە وەری بگری سەختیەکەی ئەوەیە کە ئایا تۆ لیاقەتی ئەوەت هەیە کە ئەم خڵاتە وەربگری ئەم ڕوتبەی کە هێناوتە شایانی ئەوە هەیت بەم ڕوتبە و بڕی بڕیا لە خیابانە لە لای دۆسانە لە ناو ملەتی کووردا شایانی ئەوە هەیە کە ئەم
قەدەمانە هەڵبگریت تۆنەمە قەدەمانە زۆر سەختن لە لای تریژە و ئەوەیە کە مەسئولیەت ئیجاد ئەکات تۆ لە جامعای تر کەسێکی تری مردم جۆرێکی تر بۆ تۆ دەڕوانن پس ئەو قەدەمانە ئەبێ حساب شودە بێ لەمەوە بەدووە هەڵی دەگری و قەدەمانە ئەمە قەدەمانە نین قەدەمانی عادی نین ڕێڕووینی عادی نییە ئەبێ زۆر بۆ ئەو قەدەمانی احترام دابنیت چۆن تەنیا تۆنیت کە لەوێ قەدەم هەڵ ئەگریت بەڵکو هەموو ملەتی کوردە کە ئەو قەدەمانە بۆ تۆ هەڵەگیریت هەموو ملەتی کوردن کاڕومڕۆیە چۆن نمایندەی هەموو ملەتی کوردی وەکو من نمایندەیە کە دەڕێ بوو مەجلس قسەی مردمی کوردەکات کە ئەگەر بیکە جنابیژە لەوێ کە لە کێبەرکێکە لە هەر بوارێکە هوەنەریدا ڕوتبە دێنیت تۆ تەنیانیت بەڵکو هەموو ملەتێکن کە تۆ جلوبەرگەکەیانیت پۆشیوە هەموو ملەتێکن کە تۆ بە زوانەکەی خەریکی قسە دەکەی هەموو ملەتێکن کە تۆ بە ئاداب و فەرهەنگ و ڕوسومیان ژیان دەکەی هەموو ئەو ملەتەن پس ئەبێ بۆ ئەو قەدەمانت زۆر ئەرزشتا بنیت و زۆر فکری تێدا بکەیتەوە کە دوایی چۆن قەدەم هەڵبگریت من لەخوا داوا ئەەکەم ئەوەم لێ قبول بکات کە ڕۆیشتم بەعنوان عیبادەت لێمی قبول کا لێمی وەربگرێت و لەخوا داوا ئەەکەم کە بە لیاقەتی ئەوەم بزانێت کە من نمایندەی میلەتی کورد بووم و بۆ داهاتویش لەخوا داوا ئەەکەم خواگیان هێزی و توانایی ئەوەم پێ بدات کە پیاوێکی چاک بووم بۆ ملەتەکەم مەخسووسەن بۆ دینەکەم زۆر مهمە بەلامەوە زۆر گرنگی هەیە چون من مسلمانم و بەرگی بەرەندەی ئەو دنیای ئێمە بۆ بەهەشت مسلمان بوونە یعنی ئێمە بتوانین بە مسلمان بووین بڕین بۆ بەهەشت نەعوذ بالله بە مشتێک بوون بڕین بۆ جەهەنەم لەخوا داوا ئەەکەم خواگیان تەوفیقم بدات کە من نەبم بە باعیسەوە کە ئاوڕووی دین ببەم دەست بۆ دین بکێشن بە خاتری من بڵێن ئەوە دیندارەکەیە ئاوای کردو ئاوا دەکا ئاوا دەڕوا ئەمە نەبێ بەڵکو خواگیان هێز و تواناییم پێ بدات دین بەبوونی منە و ئاوڕووی مەحفوظ ببێت بەبوونی نەتەنها منە و بەبوونی ملەتی کوردە و بەبوونی هەموو عالمێکی کوردە و بەبوونی هەموو نووسەرێکی کوردە بەبوونی هەموو هونەرمەندێکی کوردە و دینەکە خواگیان انشاءالله اعتلا بە ئێمەین کە نیازمان بە دین هەیە دین هیچ نیازێکی بە ئێمە نیە خواگیانە فەرمی ئینا نحن نزلنا الذکر وإنا له لحافظون ئەو ذیکرە هەرە و دینەیە هەرە و قورئانەیە قورئان على رغم ئەمەیە کە هەموو دنیا شاید پێکەون کە قورئان لەبین ببن پیاوێکی زۆر چاک مثلا لە انتخاباتێکە ئەبێ بە ڕئیس جمهورێکی چاک ئەبێ بە پیاوێکی چاک بەڵام ئیسرائیل بە حیلەیەک دێت و کودتای لێ دەکات و ئێخاتە زیندان بەڵام لە زیندانیش حاضر نییە لە قورئانەکەی دەست بکێشێت تا لە ناو حکمی دادگاکەیە سەکتەک دەکات و ئەڕێتەوە بەلای خوای خۆی هەر لەوێ ئەو پیاوە سابتی کرد کە حاضر نییە کۆڵ بدات چۆن قورئانیە چۆن حافزی قورئانە چۆن ملەتەکەی ئەوی گەرەک بوو ئەو حاضر نەبوو قامی لە ملەتەکەی و ویستی ملەتەکەی بکێشێتە دواوە بەو عزەتە و چووە بۆ لای خوا بەڵام ئەوەی کەوە خستە ناو قەفەسەکە ئەوێ بە زلەتەوە تا ئاخری عمری لەگەڵ ئیسرائیلا بێت تا ئاخری عمری بە زلەتەوە لەگەڵ ئیسرائیلا بێت منیش لە خۆم داوایە کە خواگیان دینەکەی خۆی مەحفوظ کردووە چ لە قەفەسا بێت چ لە زیندانا بێت لە هەر شوێنێکا بێ خواگیان دینەکەی خۆی حیفزەکات بە کوشتن و بە بڕین دینی خوا لەبین ناچێت بە خراوبوون من دینی خوا لەبین ناچێت ئێمەین هەمومان نیازمان بەو دینە چاکە هەیە بۆ دینە باشە هەیە خواگیان تەوفیقمان بدات کە مانع نەبین بۆ دینەکە هەرەوە ناخواگیان لە شوێنێکەوە گەر بەری بگیرێت خواگیان لە شوێنێ ترە و بەری بۆ بڵاوەکاتەوە ئازادیکە و قرار نییە کە ئەگەر کەسی دژایەتی دینەکەی خواکات دینەکەی خوا لەبێن چی ساڵهای ساڵە کە گەرەکیانە ئەیانەوێت دژایەتی دینەکەی خوا بکەن لە مقابڵی دینەکەی خوا ڕاوەستن تهمەتی لێ ئەدەن بەڵام دینەکەی خوا هەمیشە سەرکەوتووە و ئێمەش لەخوا داواکەین خواگیان تەوفیقماندا لەو کاروانە بین لەو کاروانەی کە بەختەوەرن بەهۆی دینەکەی خوا و بەختەوەرن خواگیان تەوفیقماندا ئێمە بڕین جزوی ئەو کاروانە و کاروانی قورئان خوێنان بین کاروانی حافزانی قورئان بین کاروانی عاملینی بە قورئان و بە دینەکەی خوا بین خواگیان دینەکەی خۆی سەرکەوتووتری بکات قورئانەکەی سەرکەوتووتری بکات و ئێمەی جز و ئەسحابی قورئان حسێب بکە ئینشاءالله جارجارێک کە ئەچوین بۆ سەر قەبران نوێژی جەنازەمان ئەخوێند تەشیعمان ئەکرد پیاوانی زۆر ساڵحم ئەدی لە سەفی نوێژەکە نوێژی ئەو مەیتیانە خوێند
بۆ خەموت خوای گیان داخۆ بە قسمەتی من ببێت کاتێککە مردم پیاوانی ساڵح و چاک بێن نوێژەکەم بۆ بخوێنن چۆن زۆر مهمە ئەو دوعاەکە لە نوێژە ئەیکەن بۆ ئەو مەیتە خوای گیان بۆ بەهانەیەکە گەڕێم ئینسانە ببەخشێت بەڵام ئەم کاتێک لە مسابقە هاتمە و زانیم کە ملەتەم چەنێ زۆر ڕێز و محتەرەمن بۆ قورئان بۆ دین چەنێ محتەرەم بەڕاستی من خەجاڵەت بار بووم خەجاڵەت باری ئەو ملەتە بووم هەم لە پێشوازیەکە هەم لە جەلسەکەیدا کە لە مزگەوتە بەڕێوەچوو ملەت زۆر ملەتی کورسان بەخصوص شاری سنە زۆر ملەتێکی بەڕێزن زۆر ملەتێکی محتەرەمن لە پیر و لە جوان لە مناڵ و گەورە لە ژن و کچ و کوڕ لەو مزگەوتە جەمەبوونە و بەبۆی ئەم افتخارە و جەژنیان کردبوو جەژنی ئەوان بوو من زۆر لەوە بچووکترم کە کاکە گیان ئەوان ئەو مردمە هاتن بە پێشوازی منە و ئەو جەلسەیان دانا زۆر من لێرە و هەر لێرە و تەشەکوریان لێەکەم لە ملەتە بەڕێزەکەم کە زۆر لەو پیاوانە کە لە تەراویح لە خزمەتیانە بووین هەر ئەگریان پیان وابوو کە خۆیانن پیان وابوو کە کوڕی خۆیانە لەم کێبەرکیا بەرەندە بووە لە یەک جملە ئەتوانم بڵێم خوا هەموویان مەحفوظ بکە خوا شاری سنە و ملەتی شاری سنە و مسلمانانی شاری سنە خوا بیان پارێزێت هەموو کوردێک کە لێرە ژیان دەکات لەم شارە حتا ئەو کوردەیەکیش کە نەهات بوو بۆ مزگەوت وە یا شاید تەراویحیش ناهات وە شاید بۆ مزگەوتیش نێت کە قورئان خوێنێت قورئان بخوێنێ یان نوێژ بخوێنێت ئەویش پێوا بوو کە خۆی بوو من دەستی ئەویش ماچەکەم دەستی ئەویش ماچەکەم کە بە تەلەگرام بە فەزای مەجازی پەیامی بۆ ناردم هەر خۆی لە کاناڵی خۆیان پەخشی ئەکردە و شاید عەرزم کرد زۆر پەیوەندی لەگەڵ مزگەوتا نەبوو بەڵام من پێم وایە ئەویش مسلمانێکی زۆر چاکە ئەویش پیاوێکی زۆر چاکە ئەویش کوردێکی زۆر چاکە چۆن لە ناو ئەم شارە ژیانەکات و بۆ من جێگەی ڕێز و احترامی هەیە مسلمانانی شاری سنەیش زۆر بەیان جێگەی ڕێز و احترامی هەیە بۆ من هەیەە و زۆر شانازیان پێوەکەم کە ملەتێکی ئاوام هەیە من خۆم پێ ڕازی نەبووم بەخوا چەند جاریش عەرزم کردم کاکە من هەر بێدەنگ دێمەوە بێدەنگ چووم و بێدەنگیش دێمەوە بەڵام ملەتەکەم ئەوەیان پێخۆش نەبوو برایانی زۆرم لە ئەحزابی دینی ئەم شارە زۆر زەحمەتیان کێشا برایانێکی زۆر خۆشەویستم لە چەند جێگەی ئەم شارە و چەند حیزبی ئیسلامی ئەم شارە و زەحمەتی زۆریان کێشا دەست هەمویان ماچەکەم و دەست ئوستادەکانی ژیان ماچ ئەەکەم کە هەمیشە لە ئەنگری دین بوون ئەوان پێیان وابوو کە کەسێکە لە خۆیان چووە ئەو مەقامی کەسب کردووە من خۆم بە جیاواز لەوان نازانم هیچ وەختیش خۆم بە جیاواز لەم ملەتە نەزانیە هەر چیکم هەیە لە دنیا هەر چیکم هەیە لە افتخارات من لەم ملەتی خۆمەی دەزانم هەر هەمووی هینەوەیان من پێشکەشی بەوانەکە من کێم من هەرچیک هەم لەوانم هەرچیکم هەیە هی ئەوانە و پێشکەشی ئەوانی ئەەکەم هەر لێرە دەستی هەمویان ماچەکەم هەموو خەڵکی شاری سنە هەموو خەڵکی کوردەواری و هەموو کوردێک لە هەر شوێنەوارێکەوە کە پێوا بووە ئەو بووە پێوا بووە کوڕی ئەو بووە پێوا بووە برای ئەو بووە کە لەم کێبەرکیا بەرەندە بووە من هەر کەسێ حسی بە من هەیە بەعنوانی کورد حسی هەیە بەعنوانی مسلمان حسی هەیە من دەستی ماچەکەم و جێگەی ڕێز و احترامی بۆ من هەیە لەم دێوبێ یا لە هەر شوێنێکی ترا لە ئەو دێوبێت لە کوردستانی خۆشەویست هابێ بەس کورد بێت من خۆشم ئەوێت برای منە نوری چاوی منە